دوێنێ شەو لە گەڕانەوەمە بەرەو ماڵەوە بە بەردەم لقی چوارە تێپەڕێم. لەو کاتە ئەندامانی حزبی پارتی دیکتاتۆری کوردستان کە بە بەردەمان ڕۆشتم تەلەفۆنێکم بووە، ئەویش کوڕی پورێکم بوو، وەک دکتۆرێک ویستی ڕێی من لەسەر نەتایجی انتخابات بزانێت. منیش جوابم مایەوە، وتم تەسەورێکم هەیە ئەم زروفە وەکو خۆی نەمێنێت. تر لەو کاتە جۆم لە دەنگێکی غەریب بوو کە یەکێک لە برادەرەکانیانەوە کللتوری هەمیشەییان جەرتێکی لێ ئەوەمانە. منیش گەڕامەوە بۆ لای وتم بەڕێزم بۆ عەزیزم بۆ جەرت. یەکسەر دانەیەکیان بەجلیمە دەنیەوە، ئەم لای ڕاشەشام بەرەو ژوورەوە بەرەو ناو لەخی شوار. ئیتر نزیکەی 30 بۆ 35 کەس بە قۆناغەتفان کەوتنە دەم و چاوم، بێ ئەندازە نیە تەشوی و شێوانن لەوەشما دروست کراوە. هەموو شوێنی خۆناغی، هەموو خاچم، هەموو لەشم پشتم، بە ئەنواع شێوە ئیهانەکردن بە کەسوکارم، ئیهانەکردن بە کەسوکاری ئەندامانی لیستی گۆڕانەوە. دەیان جار ئەوەی دووبارە کردەوە کە تۆ تیشێرتی خومی و لەبەرەیە کە تۆ شتێک لەم بابەتانە و بێ ئەندازە بە سەتڵ ئاوی ساردیانە کرد بەسەرما، وە کۆمەڵێکی بێشومار لە تۆمەت و لە هەڵبەستن وەک سیفاتی هەمیشەییان. و دواتر سواری ساری ئاسایشیان کردم، بردیانمە یەکێک لە بنکەی پۆلیسەکان لێوە گواستیانمەوە بۆ دایرەی ئەمنی سلێمانی. بەهەرحاڵ من بە هەموو حاڵەتەکان سوپاسیان دەکەم کە توانیان شەوێکی دوور و درێژ و بێفاسیلە لە یەکێک لەو ژوورانەی کە پتر لە ئەمنی جارانەچێت هەر دیزاین و شێوازی دروستکردنەکەی من زیندانی بکەن و تا بەیانی من خوێنم لەبەر بڕات. بەڕاستی سەلمانیان کە دڵسۆزی خەڵکی شارەکەن و توان بە هەموو شوێک بمان پارێزن.